خۆشەویستان و ئەزیزان ئەم لەحزێ و هەموو لەحزەکانتان باش. من جەلال گۆڵەیم ئەمڕۆ بەرنامەیەکی تایبەتم هەیە لەگەڵ هونەرمەندی ئەزیز و خۆشەویست کاکە هاوکار پێنجوێنی لە پێنجوێنەوە هاتووە لە وەتەنەکەی خۆمەوە. ئەی ئافەرم کاکە هاوکار، زۆر بەخێر بی. خۆشەویستان، چەند ئاسپێکی جوان، میوزیکژەنی جوان ئەمڕۆ هاوکاری جەلال گۆڵەین کاکە ئالانی بەڕێوبەر، یاخوا بەخێر بێ کاکە ئالان گیان، کاکە هەڵوێستی گوڵ و دڵ، کاکە هەڵوێستی ئەزیز بەڕاستی ناوەکەی بەخۆیەوەیەتی. یەکەم بەرنامەم لە گەڕیان کرد کاکە هەڵوێستم لەگەڵا بوو، زۆر بەخێر بێ. مامۆستا سەلیمی ئەزیز، جا من مامۆستا هیوایەتم کەمانچەیە بەدەست خۆم نییە، یاخوا ئەو دەست و چاوە خۆش بێ. مامۆستا سەلیمیش ئەمڕۆ هەر بە هەمان بەرنامەکانی تر هاوکاری کردوین و دەست و چاوی خۆش بێ و زۆر زۆر سپاس دەکەین. خۆشەویستان، زۆر درێژەی نایەمێ خەمتان نەبێ، بەخوا لەم ڕۆژانەیە پیاوێک شتم لێکڕیویتی کاکە بەخوا بەرنامەکانی خۆشە بەس ئەوڵا زۆر ئەڵێ ئەی دە کاکە ئاخر دۆ نایشکرێ بێ ناوی ئەو پیاوانە بڵێ. دەست خۆشیم بۆ کاکە ڕێباس، یاخوا دەست و چاو خۆش بێ. کاکە بورهانی خۆشەویست، شێخی دڵ و گوڵ، ساقی گەردی گۆچ. بەس پریاکە ئەوم جوابی ینی تەلەفۆنی تۆ بە مۆڵە کاکە گۆرانی بێژە کێ با خۆی مەمشان بە خۆ پیشان بەبرا لە مەجالێکە. کاکە بورهان ئاغا لە گیان ئەو دەسانە خۆش. سپاس بۆ کاک جەزای ئەزیز، سپاس بۆ هەر هەمووتان، چاوی هەمووتان ماجەکەم بەخێرێنەوە. خۆشەویستان، بەرنامەکەم ڕاستە خۆی ئەتوانن پەیوەندی بکەن، ژمارەکان لەسەر شاشەکە هەیە بۆ ناوخۆیەکان ئاسیا 1970 470 52 64 بۆ کوردانی تاراوگا ئەمە ڤایبەرە 0 750 باش. زۆر سەرتان نایەشێنم، ئەمەوێت لێرەوە جوانترین و گەرمترین پیرۆزبایی بە ناوی ستافی هەموو کەناڵ و میدیاکانی گەڕیان، جوانترین پیرۆزبایی جەژنی نەورۆزی ساڵی 2023 لە هەموو گەلی کورد و لە هەر چوار پارچەی کوردستانەکەم و لە ستافی گەڕیانی ژەکەم. لەبەر ئەوەی ئەزانم کاگرە بازاخر خواردنەی بڕێیترەوە چوارشەمە یەکی سێ هەتاوەکو 21 ئەبێ قوڕپ پێوین هەڵپەڕین، ئیتر هەموو نەوعەکانی تایە، چکا یادی هەڵەبجەی تایە، هەشتی ماسی تایە، حوتی سەی تایە، پێنجی سەی تایە، پورە 20 سەی تایە. وە پێشتان ڕاگەێنین 23 ئێوارەکەی لە کاتژمێر سێوە ئاهەنگێکی جەماوەری گەورە بە بۆنەی نەورۆزی ئەم ساڵیش بە هەمان ساڵەکانی پێشوو بە هاوکاری ڕێکخراوی هونەری میلی و چەند گروپێکی تری لە ڕێکخراوە هونەریەکان لە خزمەتان نابین. ڕاستە و خۆ ڕۆژی 23 ئێوارەکەی کاتژمێر سێ لە بناری گۆیژەوەک و پار و پێرار و ساڵەکانی تر لە خزمەتان نابین. خۆشەویستان، لە خزمەتانە ئەچمە لای بەرهەمێکی کاکە هاوکار و کاگەحمە خۆشناوەتی و کاگەحمە گۆران، داوایان لێ کردو مەڵە حەقیەم 20 ڕۆژە بێت تۆزێ شتی خۆشمان بۆ هین بکەیت، وە لەو ئێوارەش لە کورسات مەمەوێ پێم بمێنێ بۆ کورساتیش بەڕاستی لەگەڵ کاک جەزاوەوان لە کەناڵی کورساتین دەستخۆشیان لێ یەکەین و هەردوو چاویان ماجەکەین. ئەچمە لای بەرهەمێکی کاکە هاوکار پێنجوێنی و دوایی ئێمە خزمەتە بۆی خۆیش بناسێنی بە تەواوەتی باوکەکەم. فەرموو.
هەر شەو لەوەلایە یاخوا بەوەت کارمانی کوێراییدایەوە یاخوا بەوەت کارمانیە کوێراییدایەوە دەمە خۆش بێ یەک عیبی نەبوو گۆرانیەکی خۆش بوو خاڵاوکار ئەم گۆرانی هەمومان نەیزانین هی مامۆسای ئەزیز مامۆسا عینەدین وابزانام خۆش و تۆزە حەزی بە ڕیتمی گەڕیانەوە ئەی تا ئێستا بۆچی یعنی من ئەو ڕۆژەکە هاتی پێم سەیر بوو من خۆشم پێم جوێنی گۆرانی بێژیشمان زۆرە لە پێم جوێنە بەڕاستی
ڕازەفەر بەس هۆکاری دەرنەکەوتنە چۆن بووە وەڵاهی شتەکە زۆر ئیحتیمامم پێ نەیاوە زۆر نەڕۆشتم بە دوایە ئیتر وەڵا ئەوە هۆکارەکەیە یعنی زۆر گوێم نەیاوەتێ باش دەست خۆش بێ وڵا ئەی بینیە بەڕاستی دەنگە خۆشە ئەی هەر لە پێنج جوێنیش دانی بەڵێ لە ش ساڵ پێنج جوێن وازان بێسە تۆزە سەرماکەی پێواش بۆتەوە ئارە وەڵا ئینا زۆر ساردە ئاگام لێ وڵا ئاگام لێ تەلەفۆنە مەکرد بۆ خزم و قەومانە بۆ هەواڵ پرسیمتم بە حەقی پێغەمبەر ئەیان و بۆ نایوتم جاخۆ مەگەر بترێ ئینترفێس بۆ من جادێ براتۆ وڵی ڕۆنی زەی دەی بەستێ ئاخر من بێت قوڕی کوێ بکەم بەسەرمە ڕێز خۆشەویستیم هەیە بۆ شارۆچکەی بۆ پێنجێنی سەرسەوسی ئازیز منیش خەڵکی ئەوێم فەخری پێوەکەم کە پێنجێنی دیارەیتر پێنجێن خاڵە بوران لە 23ەوە ئەبێ بە بەهەشتی خوا ئارە وەڵا کاک بوران ئەم نیوەڕۆیە لای هێمن بووم هێمنی کە بابچی آخر زۆر خۆشە خەڵکی لای منتقەی خۆشتانە بەعزێ جارە چم شیشە مریشکی لای خۆ جام جارەڵە کە بابێ خۆ لەسەر من ئەگەر مردی وتم جا ئەگەر مردم هیچ لەسەر تۆی چی مردو نەبرێ قابلە خۆ مەسەفی تەعزیەکەم بۆ ناکەی شتێکی خۆشی بۆ جێڕامەوە ئەم نیوەڕۆیە وتی باسیشی مەکە بەس کوورە خۆ قسە لای من نابێ بیکەی کە کردەوەی تەوا ئاواکەوێتە شارێکەوە وتی کاتی گرانیەکە بوونەوە و چوارونەوە و پێنج جوانە وتی لە منتیقەیە بوون ناوی دێکە ناڵم بەس ئەو دەی کە ئەو وتی ئێستا شارۆچکەشە دی کاکە لەوێ بووین ماڵێک دراوسێمان مانگایەکیانە بوو عیب نەبێ زۆر گەورە بوو وتی تر خۆ خەڵک زیتەی چاوی هاو بۆ شیشێ گۆشت نەبوو شێ گۆشتی خۆ وەڵاوتی خوای من و تۆ کردی ماگان نەخۆشکە و دی هەرچی ئەو دەیە بوەرەمی چاوەڕێ بوو مردار بێتەوە وتی مانگایش نازانم سەرەتانی خوێنی گرتووە چی گرتووە من چوزانم بەڵێ دی بڕواکەەوە هەموو خەڵکە دووشە و دوو ڕۆژ نەخەوە تا مردار بووە های ترەکەوێتە پەلەقاژە وڵاتی سەریان بڕ کاکە وتی بوو بە بیگرە و بەریە ئەو کاتە جوابزانمەوە نەبووە بیفرۆشیتەوە هەر عیب بووە ئیترا لاکولین سەر بڕا و جوان ئەوەکە بووە وتی کاغەریبێکمانە بوو هاو بە هەڵەداوان نازانم لەکوێ بوو هاتبوو تو بێوە چی بوو تو مانگەکەی ماڵی فڵانکەس تەواو بوو ئای وتی لەخوا بەزیابێ ئەی چی لێ یەکەن تو وڵایتە تەوزیعیەکەن و ئەخورێت و کاکەوتی یان بەو دەشت و هینەیە بوو بە گۆش خواردن و چڕەد و کەڵێک هەر مەپرسە وتی کاغەریبش نازانم لەنەوە یەکەوە گۆشتی نەخوارد بوو یاچی تی تێیکەوت حەسەڵ مرسە نەبووی لێرە چواری خوارە چوە و لە دوانی تریە خوارد و بەچوو بۆ خواروتر دوانی تر و بیگرە و بەریە وڵاوتی خاڵە غەریب لە دەوری دەی شەوا زۆری بۆ هاو وەرە نەکەی بەخواوتی فڕانیان نەگەشت بۆ خەسخانە کۆچی دوایی کردبوو تی بەیانی تازێ بۆ دانراو ئەیتر خۆ داماوە خۆ عافوی کات تەواو بووە وڵاوتی کابرایە خزممان هەبوو لە دەیش ترەوە هاتبوو وتی ئاوا لە پاڵماوەسا بوو لە پرسەکەیە وتی هێ من وتم بەڵێ وتی ناڵێن بەچی مردووە وتی وەڵاوتم خۆ دەزانی دوێنێ مانگە هەیە و ماڵەم مردووە بهین مردار بۆ تۆ وتی گۆشتێ باش خوراوە وتی ئەی پێم بڵێ غەریب خواردی وتی سیدانەشیش زیاتری خواردووە تی دەقەی ناکە بە قوربانی و قەبرەی بم ئەسەفی بۆ چێشێ وتی چی بکۆرە وتی خۆ من بە قورئان ئاها ئێستا زانیمەکە شتێکی ئاوا بووە ئەجینا بەخوا بەڕاکردن لە شوێنەکەی خۆمەواتم بۆ هێن وتی بابە من ئەی نەما وتی چی گۆشت گەورەوتی گۆشتی چی بابە ئەی بۆ تەعزیەکە وتی وڵا بۆ تەعزیەکە سادەیە خۆ دوێنێ تەواو بوو گۆشتەکە تی دەیاڕەبی خوا عافیکە ماتڵ چاکی خواردووە یەک کێش بەخوا ئەسەفی لە دڵمانیە خۆشەویستی مەیە بۆ خاڵەیە من جا هەر شتێکی تریشی بۆ باس کردم ئەحمەد گۆرانەمە پێشکەشە بە تۆ وتی کابرایەکە بوو کاک گوران هەر لەو منتیقەیە قەرزار بوو تی 150 دینارم لای کاکەی هەموو ڕۆژێ چوومە و ئەم هەفتە نائەویتر ئەم هەفتە نایتر جیرۆدە بووم بەدەستیەوە وەڵاوتی ڕۆژێکی تەماشام کرد یەک بزنی زۆر جوانی هەبوو لە ناو ڕانە حەیوانەکەیە بوتم کاکە ئاوەرە با ساقی باقی ئابم بە بکەین ئەڤەلۆنە نەکڕی بە ساقی باقی جەوت کاکە گیرم خواردوە بەدەستیەوە وەڵاوتی بزنمان هێنا و 50 دینار باقی مایەوە و شاخیم گرت و یاڵا بۆ ماڵە وتی کە بردمەوە دایکم کردی بە فەرتەنە وتی ئەمە چییە بابە من ئەمە چی لێ بکەم بە تاقی تەنیا خۆ بە من بەخێو ناکرێ و کوواراوتم دەخۆ کاکە هەر نانە ڕقی خۆمان وتی بەخوا خوایەکەونە بۆ بەدوو بۆی نابێ بە کەڵکی ئێرە نایە بزنەمێ وتی منیش خۆ نەمێرا بیە بەمەوە بۆ کابرا بڵێم بۆم بەخێوکە بۆی نابێ تی هەر شەڵا بشمایەتەوە بەو
وڵاوتی بردم بۆ دێتر بە تاقی تەنیامان بزنم بردم کاکەجیان ئەمە بزنەکەی بۆم بەخێوکەن بە شەریکی خواوتی دەڕۆژی نەبرنامەیەکیان بۆ نردم وتیان وەرە بۆ ئەو دڵم خۆش بۆم زانی زاوە وتی کە چوم تەماشاکەم نیشانەم کرد بوو وتیان کاکەجیان حادیسەی ڕوویاوە وتم خۆ حادیسە بێ چی ڕوویا بێ وتیان وەرە بۆی خۆ واقعەکە ببینی وەڵاوتی کە چوم سەرێ لەوایە کەوت بوو دوو قاچ و دەسێ لەوایە کەوت بوو وتم ئەمە چییە بۆ خاتی خۆیان وڵاو بزنەکەی جەناب ئەمە بەچی وای لێ هاو وتی وەڵی کاکە وابزانم منی شتێکی وان بیستووە ئەڵێ عیب نەبێ کە حیوان بەشەوە ئەزێ لە هەر شوێنێ بێ ئیتر نەشوان بەجێ نایەڵێ و بزنێکیش هەر عادەتی ئەو ئاژەڵە وایە بە دیاریەوە مێنێتەوە من وان بیستووە با نەبێ بە مەوزوع وەڵاوتی کاکە گیان یەکێ لە حیوانەکان زاوە و ئەم بزنەی جەنابیش هاتووە بەلایەوە بوو وەڵاشە و گورێک لێ یاون بۆ خۆی بزنەکەی تۆ خورا یعنی تەکید ئەوە وتی خۆ شاخەکەیم بۆ یا کرد بۆم زانی تی وەڵا ئاوا سەیرم کردتم یاخوا سەرەی لا قوڕنێم ئاخر لە بەیتەڕیەوە نردووتیان مامانی ئاخر تۆ بڵێتەوە لە ناو 300 دانایە بۆ تۆ ئەم دڵ ناسک و عاتفیە و لەکوێ بوو 150کەشم ڕۆی قوڕکرا بەسەرمە ڕێزم بۆی هەیە کاگە من هەردوو چاوی منە لەمە زیاتر سەرتان نایەشێرم ئەچمەوە لای بەرهەمێکی خاڵە هاوکار خۆشەویستان ڕێز و حرمەت بۆ ئەم مۆسیقی جوانانە و بۆ کاگاوکاری جواب بزانم یەک تۆز کاگاوکار هەم شەرمەکە و زۆری جواب بزانم لەگەڵ مۆسیقای ئیشی نەکردنەوە بۆیە دەسوودەمە خۆش بە خەیراکە هیوادارم ئیتر لەم بەرنامەیەوە خۆ دەرخەیت و ئەو دەنەخۆشەوە بە مۆسی باش ڕێکەوە نەوەتان بین نییە یەک کێشەی نییە ساعت بۆ ئەو
باكلاكي تور شاوي رسوا باكلاكي تور لا روبي ساكي بينجلي داسور لا روبي ساكي بينجلي داسور أشهد بالله اعترض أي لقل فري أما يترنيا أما يتو لواش وعلى بلشانو يتخوارو برو ملكه وشور بيتو بوشارزو أي آفر ريق مورتي خوي بو كاغا فودي قردلول أو شاوانه ما جاكم كاكا دانا جيان هردو چاوي منن ايوا عزيز وخوشويستي منن باش أما جواب زانم هر فولكلوري هين بو منطقي خۆمان بوو یان ئەمی بەخوا کات خۆی مامەساعینەدین لە پێنجۆن هەر لەگەڵ من هەوتوێتی ئەم گۆرانیە ئەوەی هەر ڕۆژهەڵاتی ئەم گۆرانیش باڵێ بەس مامەساعینەدین 2007 لە ماڵی کاک ئەحمەد مستەفا لە پێنجۆن دانیشتنێکمان کرد و گۆرانی و دەمە خۆش بێ چاکەوتە خۆش بێ عزیزی ژیان کاک ڕێباستۆ و کاگالان ئەم شەڕی ئێوە بەخوا برا بە من و بورهان نەسڵح ئەکرێ جا ئەو کاگورانە سڵحی هەموو کوردی کردووە بەزیتەوە و ئالانی پێ ناکرێت زۆر سەیرە تێناگەم کاکە با هیچ نەبێ بەرنامەکە تەواو بێ و کاتە بیکەنەوە بە شەڕە یاوە معقولەیەتە ئەوێەوە یەکسەر دەماریەژی دە ئاوا سەیری باشە بنەوە ئیشەڵا باشە بنەوە ئەحمەد گۆران کاکە ئەو ڕۆژ یادی ڕادیۆکە شایب گیان تۆزە بە پەلە باسم کرد کاک جۆزا و کاک بوران هەر زەختیان نەکرێ شتێ بڵێ ئەمە ژەڵێم و یتر تەواو من هیچ ناڵێت بابزان ئەگەر
هاوکار گیان با بێمە لای تۆ بێجگە لەوەی وڵێ کاک جەلال بڵێ هاوکار بە قورعان ئامەزا لێو تێ ناگەم کاک لێگەڕە خۆم لێ تێگەشتە تێگەیشتی چی مهمی هەیە کاکە دڵشادمان لەگەڵایە لەکوێوە وەڵایی لە بەریتانیاوە ئاقسڵاو لە خۆت و هەموو بەریتانیا با قوربان و کاکە سڵاو ڕێزمانەیە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەین سڵاو ڕێزمانەیە بۆ ماماوکاری عەزیز قوربانە مامە دڵەکیان بە ڕێزی با قوربان و کاکە یاخوا دەستان خۆشیە و برا. نمونەتان زیاد بێ کاکاوکاری ژیا خودەی نەڕزیێ و بەردەوام بێ و سەرکەوتوو بێ ئینشەڵڵا قوربانە براک برای عەزیزی ئەمە کاکە با قوربان بە کاکاوکا بڵێ یەک مەقامی بەکراسپۆلەکەمان بۆ بڵێ بەسەر چاوراکەم با قوربان و سڵاو ڕێزمەیە و با لە کاتان نەگرم زۆر خۆشحاڵم خۆشەویستیت کورە عەزیزی ئەمەی مامە دڵەکیان دڵی دڵ چاوتان ماسەکەم بە قوربان خۆشەویستیم هەیە بۆ تەواوی کوردانی تاراوگای بەریتانیا ڕێز و حرمەتمان هەیە ئەو شتەی ئەو برادرە چی بوو ئەڵێ بڵێ هیچ لێ گەڕێەوە بەخوا برامنەوە دڵم کرمێ بوو ئاتۆ کاکە بە جوانی بین و ساڵی منی ماڵاوا بێ وە کوردەکەی منی ژاوایە لێ گەڕێ واز لەوە بێنە تێنی مهمی هەیە تێنی چییە باشە دەی ئەی تۆ قسە بۆ کەم گیان بە ئیش و کارەوە بەچیەوە خەریکی ئیش و کار هاوینان وەڵا فەلاحەتیەکەم ئای بەژی ئەجار ڕۆڵە خۆتۆ من شووتیەکەم نەبین و دووچی لە ڕەجا لە خزمەتە جاکەی با کاتی بێوە دێن وەڵڵا دەبەخوا بێم تەلەفونە بۆکەم خۆخوانەی بڵێ هەمان زۆر هەیە لەوێ بەزیتر ئاها شتی هونەرمەند خۆشترە با بڵێ لە خزمەتانە قوربانە یاخوا دەسو دەمە خۆش بێ دەسو چاوی ئەو سێ مامەسایەش خۆش بێ بەڕاستی دەستیان خۆش خۆشتان لێ ئاها هینە چۆنەڵی دڵم ئەوەکە بوو بەخوا ئەلوو ناکەی ئاتی چیلۆی بوو بە 20 ماڵە بە قوڕ نەگیرێت وەڵڵای ترەی فرۆشمەوە بەخوا ئەگەر هین بوو ئێوارەی 23 کاک گورانداشکان نەکەمە ئەم بە 18 نیو من ئای لە گۆیژە خۆی ئیش و کارمان چییە برە کاک ئەحمە گۆران لە خزمەتام ئیشەڵڵا جا خزمێکم هەبوو حەزی لە کچێ بوو با بڵێ ئیتر چۆنەڵی خۆشەویستی یەکلایە نەبوو ئەم بۆی کوێرایی داهات بوو بۆی ئەویش یەک مێژمیوانی نەبوو وەڵا هەر چۆن نەبوو پێ لە ڕێی کەسێکەوە پێیان وتبوو کرۆتویانەوە کوڕەکاکە مقرایی داهاو بوو تاوانەوە خۆشم کەچەڵم ڕێز و خۆشەویستی مەیە بۆ هەچی کەچەڵ هەیە لەسەر عەرزەن مامۆستا سەلیم پێیەکەنێ بەخوا خۆم خراپترمەها من هەر نییە لە تەنفیەوە هەتا فەراحەتی پێوەی نەماوە من تا پشمنم بۆ بەناوچەوان ئەزانم بەخوای گەورە من و تۆ بێ بێین بە قۆنتەرە خۆم ئەزانم یعنی ئەم حکومەتی هەرێما بێ پارەی تونێلێکمان بۆ بە وەقسەی تیانە قوربانم مامۆساییجا وەڵا کاکە کە پێیان وتبی وەڵی برا کەچەڵە بەخوا بە کەڵکی من نایە کۆرە ئاخر خۆ جا من باسی ئەو کاتەیش بۆ ئەەکەم ئەیان و بەس لە ئێران نەکرێت یا دەرەوەی وڵات ئەوەخام نادام تاڵی چەنە بوو بەو حسابە بوویایە ئەو نە دەفتەرێکی ئەویست کاکە خۆ و کاتەش دینار بوو قوڕ بەسەرە وتی کاکە گیان حەلم چییە تی یەکسەر منەمەوێ بێنم وتمان وەڵاهی برا حەل نییە خۆ پرسیارمان کرد لە ئێران باسی و تمەنەی ئەو کاتیان نەکرد هەر بووی نەبوو بەخوا حکومەتیش بۆی شەتڵ ناکرایەوە وتی ڕەفیقێکم هەیە لەم بەریتانیایی کە مامە دڵێ ئێستا تەلەفۆنی کرد پێی وتبی کورە حەل لێ شتێ وتبی وەڵی کاکە لێرە کەڤەری لێ تێگەی وتبی دەی برا تۆ چەند ساڵە لەوێیت و ئێمە کەسیەکین هیچم ناوێت کەڤەرێکم بۆ بنێرە وەڵا یەک کەڤەری بۆ ناردبووە ئاوا ئەو کردە سەری دووگمە بوو دادەخست بەخوا بێ سوحبەت بەزیتر تۆزێ تەسکیش بوو بەخوا داماوەکەی کردە سەری جاری وابوو 6 جار بانگ دەکرد لە 6 جارایی و هاتم ئەی قوڕ بۆ سەرم نەبێ گوێی گرانەکرد چکات تەسک بوو دەی بەڵێ دوو سێ مانگە خۆی ون کرد و وتی وەڵا کاکە قژم شەتڵ کردوەوە چۆن بەرەوە وەڵایەتە خەڵکیان ناردوو
ئافرەتەی ژووتی قبوڵمە یەک عیبینیە و کێشەی نابێ ماتڵ قژی شەتڵ کردوەوە بەخوا برا من کەچەڵ ویایە نەبەویست کاکەسە قژی پڕ ئێوتی یاڵە ئیترا ها ناوچاوانەکە کە نەیهێنا دووسێ هەفتەیەکی پێچ و وتی ماڵی دەنکەکەم ئەچن بۆ دووکە ئێمەش با بچین خۆ تەلەفۆن وشت نەبوو کاتار نۆرماڵ ئارەوەڵا جاو کوڕە تاوانباریشە کاک بران ئەوە لەو مۆزوعی زووی ئێمە هەبوو پارەی تەلەفۆنەکە ئەویشی تیا بوو بەخوای گەورە باس قوربەسەرە بم و تا بەشدار بە خارەی کوشتم ئارەوەڵا وەڵا چووینە دوکان و ئیتر ئەوان ئاوا لەو 5-6 کەپر لەو لاترەوە عایلەوی ئێمە زگورد و ئەمانە چاو بڕچێ و کورە لە خۆشیان نێزانی چی کاوتی دەنگمەکان دووسێ هەفتەیە بڕایتر تەواو نجاتمەدێ بەیانیەکەی بۆ نەکبەتی کوڕەکانتیان بامەلەکەی ئامیش هەر شعوری لەوە نییە کە ئەمە کەڤەرەکە جا بەخوا بۆ نیشیە کرد شەوەکەی تۆزە دایکەن خەریب و جەرگ و دڵم بێتە گاگە بیکەرەوە سەرێ بۆ خاتری پێغەمبەر لاسیک بوو شێرەکەی وەڵا سەلیم خەجاڵەت بەیانی کابرای بەلەمیە خۆی نوان و خۆمان قسە بەلەمە وتوانی هەڵا کاکە بمان بەرە ئەوە ئاوەکە باش بەر نەیرا بوو با تۆزە خۆشمان فێر نەکەینەوە کاکە بەیانی هەریەکە و لە بەلەم خۆی هەڵایە ناو ئاوەکە و ئاوە تۆزە قوڵایی تیا بوو باخوا ئەمیش بەسەرا خۆی تێکرد بۆ ژێرە مەلە ئەمە ئەویش سەیرەکان لەو سەرەوە دەنکەکەی وەڵا کە سەری دەرێ ناخۆ ئەو نەبوو یەکێکی هەر ئەو زەلامە نەبوو ئاگام لێ بوو عەبەسە وەڵا ئەمیش هەر وایە کرد و ئاوایە کرد و چاپڵەی لێیا کۆرە وتم شتەکە نەماکووە ئاوای کرد و بەخوا سەری کردەوە بە ژێراوەکە خۆتۆ غەوازنی برا هەر 30 سانیە توانی بەو ژێرەوە بی بەخوا سەرێکی لێیا و هاتەوە و وتی سەر ئاو نەکەوتم نەبەخوا چی سەراوکەوێت چکا ئەو دوگمە و تەرەقە و شتێ پێوە بوو جا زۆریش بوو قژەکە یەکسەر خوسا بوو بۆش بنی ئاوەکە وەڵای تر خۆ هاتینە دەرەوە بە پەلە پڕوسکێ و هەرچی خۆی شاردە و خۆی هێنا خسەم بن ئەم کەپرەوە و کەپروتم بەخوا تازە بینی تی بینی و تەماراشە ویلا بینی و چاویشە ڕۆن کۆرەوتی باپی پێچینەوە بڕن ئایتر ڕۆشتین هەڵبەت بە نۆرماڵ دوای قسەی لەگەڵا کرد بوو تەلەفۆنی بۆ کردبوو توی کە تۆ عیب ناکەی داناوەشەی باشەوە تۆ زەلامێکی تر بووی کە چووتەوە هاوە بۆ ئەو لێ وەڵای تر وتبی با لە جەنابتی نەشارمەوە باخوا کوڕێکی خزممان کە بەرێک بووە بۆی نردوم بوو ئیتر ئاوا کردومەتە سەرم و کوردە پیاوی چاوە پەشیمان نەبیتەوە وتبی هەر لە ئێسەوە درۆم لەگەڵاکەی کێ بە شەرەم ماسی دەبینی ئاوانیە بەسەر ئاوەکەەوە خواخوای هەناسەیەکی تری بوو وتبی بەخوا برا هەر لە ئێسەوە تۆ لە ئەوڵە ئاوا لەگەڵ منابکەی هەر بۆی نابێت بڕۆخوا حافیزە بێ وەڵای تر داماوە ڕۆی سەری خۆی هەڵگر لە ئەوروپای ئێستا باشتریش وەڵا خۆ ژیانێکی باشتری بۆ خۆشەویستی من هەوەڵا بە قوربانە بووم لە دەورتان گەڕێ خۆشەویستان داوای لێبوردنەکەم سەرم مێشان ئەحمەد گۆرانی تر گلەیم لێمە کە حتا ڕەمەزان جۆ لە دەنگم نابێت ئەی ئافەرم خۆشەویستان ئەچمە لای بەرهەمێکی تری کاکە هاوکار و ڕاستەوخۆیەمەوە خزمەتە ئەوەی
خدا حاصل كي مرادي بدز خامو بينزاتي سافر يا كميات وتوريا سافر رياتنا سافر يا كميات وتوريا سافر رياتنا ما لواشر لا نخابي كده زاني بيما ما لواشر لا نخابي خواده زاني بيما ئای دەمە خۆش بێ ئەمە مقامی دەشت بوو ئەم گۆرانیە بەس بەڕاستی بەرز بوو جوانیش ئەدا کرد دەست و چاوە خۆش قوربانە بەڕێزی عیبینیە دەمە خۆش بێ دەست خۆش بێ بە هیوای ئەوەی ئیشەڵڵا تەواو برە و بەدەنگی خۆت و بە هونەرەکەت بی پێنجێنی ئێمەش دەنخۆشی زۆر زۆرتیایە ئەو گۆرانی قەدیمانە ئەوانەی کە ئێستا با بڵێن ڕقەمن و ئەستێرەن زۆربیان پێنجێنی ڕێزم بۆ هەمویان هەیە بۆیە ناوناوە لەبەرەوەی ئەگەر یەکێکم لەبیر بچێ با عیبار نەبم بەڕێزان و خۆشەویستان من وردە وردە بەرەو فلیقاندنی ئاهەنگەکە بەرنامەکە بچم بڵێ دیارە ئێوارش چاوپێکەوتنێکمان هەیە لە کەناڵی کورسا سەبارەت بە بازاڕی مەجیبەگ و بە هونەری میلی ئیشەڵڵا بۆی فریای ئێوێشکەوین ئەوەش جەنابتان عەزیەت نەیەم کاگالان یاخوا دەست و چاو خۆش کاکە هەڵوێز مامەسا گیان تۆ ئەزیزی منی دەست و چاو خۆش بێ هیوادارم دڵی هیچ نەکا ئەو مەوزوعام بین دەست خۆش بێ ئەڵێ ئەو ڕێگەی هەمومان بەخوا ڕێباز گیانکار لە کەڤەرە نەماوە و مامۆسا خۆشەویستان سپاسی کاکە ڕێبازی دیجەیەکەم ئەو دەسانە خۆش بێ نەسپێکی خۆش و بەرنامەیەکی جوان بوو سپاسی کاکە بورهانەکەم ئەو دەسانەی خۆش بێ بڕوا بکەم کامێرەداناوە نازانم چۆن بێمە دەرەوە دوایی یاخوا دەستی خۆش بێ سپاسی کاک جەزای ساز و هەموو ئەو کاک و بەڕێزانە ئەەکەم کاکە دیاری باڵەبان هەمویان دەستیان خۆش بێ هاوکارمان بوون من لێرەیە کۆتایی بەم بەرنمەیە ێنم ئیشەڵڵا هەتاوەکو مانگی ڕەمەزانی پیرۆز کە چاوەڕوانین خوای گەورەی ئیشەڵڵا ئەو مانگە بکا بە خێر و بەرەکەت بۆ هەموو جیهان و بۆ هەر چوار پارچەی کوردستان ئیشەڵڵا بەرنامەمانە بێت لە 1 و هەتا 22 لە بەرەوەی بەرنمەکانمانە چێتە دەرەوەی ستۆدیۆوە چاوتان لەسەر پەیجەکانی گەڕیان بێ پشتیوان بەخوای گەورە شتی جوان و شتی چاک و شتی خەفەتاوی یەکەین و شتی خۆشاوی یەکەین وتر ئاوا ئیشەڵڵا لە خزمەتان نابین خۆشەویستان بە گۆرانیەکی شادی کاکە هاوکار لێرەوە دەستخۆشی لە هەموو میدیاکانی گەڕیان و لە هەموو ستافی گەڕیانەکەم بۆ ئەم بەرنامە جوانە کاگاوکار ئەخیر سەیجەنابیش بۆ گەڕیان و بۆ وەڵا ڕێز و دەستخۆشی مێ بۆتان ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بن کاری جوان و شتی جوانترکەن ئینشەڵڵا دەست و چاو عەزیەتمان نای سپاس دەکەین ئەوەی کە کۆمنتی نووسیوە دەستی هەموو لایەکتان ئەگووشم زۆر زۆر سپاسانەکەم چاوتان ماجەکەم حرمەتم هەیە بۆ جەنابتان ڕێز و خۆشەویستی تایبەتم هەیە بۆ کاک ئەحمەد خۆشناوەتی بەرپرسی پەیجی کەناڵەکانی گەڕیان چاو ماجەکەم شایب گیان بە هیوای سەرکەوتن بۆ هەردوو ئەحمەوەکە بۆ کاک ئەحمەد گۆرانیش بەرپرسی پەیجی جەلال گۆڵەی چکا بەڕاستی ئەو پەیجەی من بەقەر ئەم پەیجەی گەڕیان کاک ئەحمەد گۆران برێوی پێیا و دەستخۆشی لێ یەکەم دەستخۆشی هەر لە کاک ئەحمەد خۆشناوەتی چکا کاتی خۆی بەڕاستی ئەو ئەدمینی من بوو دەستخۆشی لێ یەکەم لە ئەوڵا ئەو عەزیەتی کێشە چاوی کاک ئەحمەد خۆشناوەتیش ماجەکەم خۆشەویستان لێرەیە هاتمە کۆتایی ئەم بەرنامەیە هەتا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرم ئافەرمە و داڵەکەم ماوە خۆ بێەوە وەڵا تا بەرنامەیەکی تر و هەتا شەوانی ڕەمەزان بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێ و کاتێکی خۆش بۆ هەموو لایە
چووە بۆ گوڵی چنینێ ئەو چاوانیە ڕەژە بێ لە بەرگەرمای هاوینێ ئەو چاوانیە